بە مەبەستی داناکردنی تیرۆرکردنی محەممەد سابت ڕۆژنامەنووس و بەڕێوەبەری ڕادیۆی بابە گورگور لە کەرکووک ڕۆژنامەنووسانی شارەکە لە بەردەم بینای تەلەڤیزیۆنی عێراقیە نووسینگەی کەرکووک کۆبوونەوە و ئیدانەی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسەکەیان کرد. ئێمە داواکارین لە دەستگاکانی ئەمنی بە دوواداچوون بکەن بۆ دۆزینەوەی سەرەداوێک و ناساندنی تیرۆریستان. ڕۆژنامەنووس نییە هەڕەشەی لێ نەکرێت لەم کاتیە لەسەر هەر بابەتێکا بێت بەس تا ئێستاکە ئەو بە شێوەیەکی فەرمی پێمانی نەوتووەکەوە هەڕەشەی لەکرا بێ یاخودنا. فعلەن دۆسیەکان لەم شارەیە بە پێی پێویست ناچێتە پێش و ئیسیجابەیەکی باش نییە لە ڕووی لێکۆڵینەوە و بە دوادواچوون بۆ دۆسیەکان. ئێمە داوا دەکەین وەکو سندیکای ڕۆژنامەنووسان وە بەیانیشمان دەرکردووە هەمیشە داوامان کردووە کە ئەو دۆسیانە هەر هیچ نەبێت بۆ سندیکای ڕۆژنامەنووسان سەرداوەکان بدرێ بە سندیکای ڕۆژنامەنووسەکان و بەرچاوڕوونیەک بدرێ بە سندیکای ڕۆژنامەنووسان لەقی کەرکووک کە ئەو دۆسیانە بە چه شێوازێک تحقیقی تێدا دەکرێ و تحقیق گەیشتوتە چۆ لەو دۆسەیە بەڵام بەداخەوە ئەوەشمان نەبینیوە. ئێوارەی ڕۆژی سێشەمە لە گەڕێکی عروبەی شاری کەرکووک لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوەوە کە ئۆتۆمبیلێکی جۆری کرۆلایان پێبووە تەقە لە ڕۆژنامەنووس محەممەد سابت کە هاوکات بە ڕێوبەری ڕادیۆی بابە گورگوڕی سەر بە تۆڕی ڕاگەیانی عێراقیە دەکەن و دەست بەجێ گیان لەدەست دەدات. بڕیاردەری لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی عێراقیش دەڵێت ئەرکی سەرشانی لایەنە پەیوەندیدارەکانە ئەنجامدەرانی ئەو کارە دەستگیر بکەن. بەرپرسی سەنتەری میترۆش ڕایگەیاند ئەگەر دۆسیەی تیرۆری سۆرانی مامەحەمە یەکلایی بکرایەتەوە ئەنجامدەرانی سزا بدرانایە ئەوە تیرۆری تری ڕۆژنامەنووسانی بەدوادان نەدەهات. لایەنی دەسەڵات دەستگا ئەمنیەکان بەرپرسن لەسەر یەک پاراستنی گیانی ڕۆژنامەنووسان دوو تحقیقکردن و لێکۆڵینەوە و ئاشکراکردنی ئەو کەسانەی کە ئەم حاڵەتانە ئەنجامەدەن و ڕەوانەکردنیان بۆ دادگاکان بۆ ئەوی بە سزای خۆیان بگەێنن. بەداخەوە زۆربەی زۆری کەیسەکان لەسەر تاسەری عێراقا بە هەڵواسراوی ماوەتەوە داخراوە بەبێ ئەنجام. ئەمە بەڕای من یەکێکە لەو هۆکارە گرنگانەی کە درێژە پێداری زنجیرەی کوشتنە. ئەگەر تاوانی سۆرانی مامەحەممەد تاوانی کوشتنی بدۆزرایەتەوە خەڵک پەنای نابێت بۆ دە ڕۆژنامەنووسی تر کە لەم شارە تیرۆر کراون ئەبێ تحقیقی جدی بکرێت. دوێنێ شەو ئێمە پەیوەندیمان پێوە کراوە لەلایەن جێگری سەرۆکی حکوومەت لەلایەن وەڕێز پارێزگاری کەرکووکەوە قسەمان کردووە لەسەر ئەم کەیسانە و قسەمانە سەرەوە کردووە نابێ ئەمانە دەربازیابیان ئەوان وعدی وایان ناوە کە تحقیق لە مۆزوعە داوایان لە پۆلیس و لە ئاسایشوانە کردو کە تحقیق بکەنەوە تحقیقێکی جدی بۆ دۆزینی بکەرانی. لە پاش ساڵی 2003 تاکو ئێستا گیانی ڕۆژنامەنووسانی کەرکووک لە مەترسیدایە و دەستدرێژی و تیرۆر و تۆقاندن و هەڕەشە بەردەوامەکانی سەریان مەترسی لەسەر ژیانیان دروست کردووە. هەر بۆیە داوا لە دەسەڵات دەکەن کاری جدی بکات لەسەر دۆزینەوەی بکوژانی ڕۆژنامەنووسان و یەکلاییکردنەوەی دۆسیەکانیان. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.